با باسی نانەواخانەی بکەین کە ناڵێمەوەی کە ڕسقی کرێکار و ئەوانەی لە نانەواخانەی شەکەن دەبڕێت بەڵام وڵی یعنی نانەواخانەیەکی گەورە کە لە کاتژبێرێکا 950 نان دەکات یەک کەسی پێویستە ئەوش ئەو کەسەی کە نانەکە کۆ دەکاتەوەیان دەیدا بەدەست مشتریەکانەوەی تر هیچ کەسی تری ناوێت ئامێرێک پیا بوو ئەمەیەکێکە لە نانەواخانەکانی هەولێر کە ئێوە دەیبینن کە خۆی گونکەکە دەبڕێت گونکەکە ئامادە دەکات پانی دەکاتەوە دەیدا بەسەر تەنورە کارەبایەکەیە و هەڵی شێگرێتەوە و فرەشی دەدات یعنی هیچ ئیشێکی نێشتۆتەوە بۆی کەس لە نانەواخانەکە ئیش بکاتەنیا یەک کەسە کە نانەکە دەخاتە سەر مێزە بۆی مشتریەکان بیبن خاوەنی نانەواخانەکە سامان محەممەدی ناوە کە دەڵێت ئەو ئامێرەی بە $10,000 واتە بە زمانی بازاری خۆمان دەفتەرێ دۆلاری پێداوە دەڵێت ماوەیەکی تر قەدری ئەو ئامێرە دەزانن و ڕەنگە هەموو نانەواخانەکان بیکڕن چکە هیچ ئەزیێتێکی پێوە ناکێشن جوانترین نانیش دەخاتە بازارەوە.